تەمەنم 18 ساڵە و ئەبم بە 19 ساڵ کە بابەتە گرنگەکە ئەوەیە کە تا شەو درەنگ یاخود لە ئێوارەوە تاوەکو شەو من لە دەرەوەم و کچانی تری وەکو من لە دەرەوەن کە ئایا دایک و باوک ئاگادارە یان نا. من باسی خۆمتان بۆکەم کە دایک و باوکم ئاگادار نین و زۆر جاریش ئاگادار ئاگادار نین. بەڵێ ئاگادار نین. ئێساگادارن تواتوی بۆم بەرنامەیە ئێستا بەم شەوە کە من لێرەم ئاگادار نین. تەلەفۆنێکیشم بۆ ناکەن کە بزانن لە کۆم چیەکەم. چیەکەن دایک و باوکت؟ دایک و باوکم هەردووکیان کارێکیان هەیە کە زۆر مەشغوڵن کە بەڕاستی مەجالیان نییە کە خەریکی من بن. من تاکە مناڵی ئەوانم. باوکم بە چەندین سەعات لە ژوورەکەی خۆی خەریکی کارکردنا. دایکیشم با بڵین خەفەریاتی هەیە. زۆر ئاگاداری من نین. کچێکی تاقانەی لە ماڵی خۆتانە براشت نییە؟ نەخێر. و زۆر جار هەر ئەوەنە تەلەفۆنم بۆکەن لە ماڵەوەی تمیژەڵم بەڵێ بێگومان بە درۆشەوە ئاڵێم و زۆر جار ئەچمە دەرەوە کاتی ئاسایی لەوانەیە عەسران بڕۆم یان بەیانیان. بەڵام زۆر جار کە بزانم بۆم ڕێک ئەکەوێ یان ئەوان بە تەواوەتی ئاگاداری من نابن تاوەکو درەنگانێکی شەو لە دەرەوە ئەمێنم و لای هاوڕەکانم. باشە کە لای هاوڕەکان تەمەنیتەوە چی ئەەکەی؟ ڕاستیەکەی من هاوڕەکانم زۆربەی چۆنەڵی هاوشێوەی خۆمن، تەبیعەتی خۆمن و بەڕێی من ئەوان هاوشێوەی خۆت یعنی چۆن؟ مەبەستم ئەوەیە کە ئەوانش ئایا دایک و باوکیان مەشغوڵن و ئاگایان لێیان نییە یاخود زۆر بەشیانوان زۆر هەنێکیشیان دایک و باوکیان جیابۆتەوە، هەنێکیان لە ئەوروپاوە هاتوونەتەوە، هەنێکیان ئانیش زۆر بەیان لەوانێ بەدزیەوە بێنە دەرەوانێ. من چۆنەڵی ستایلی ئێمە ئەوروپیانەیە، ستایلی ئێمە بیرکردنەوەمان ئەوروپیانەیە. بار نەژڵێم ئەوروپیانەیە، با بڵین تۆزێک ئۆپن مایندین، مێشکراوین و زۆر شت بە قورس وەرناگرین. حەزەکەین دایمە ئازاد بین، حەزەکەین هەرچیەک بمانێ بیکەین، هەرچیەک دڵمان خۆشکا بیکەین و ئەشیکەین. بەڵام هەنێ جاریش ڕێگریەتە بەردەمان، قسەی خەڵکێتە بەردەمان، زۆر جار گرنگی پێناین چونکە ئەڵێن ئێمە خۆمان بۆ مرتاحین، بۆ هیچ مشکلەشمان نییە لەسەرەوە بەردەوام بین. و با ڕاستیەکەش بڵێم زۆر بەشیان لەوانەیە ئێستا باسی بکەم بەلاتانەوە سەیر بێ، زۆر بەشیان لەوانەیە مادەش بکێشن، لەوانەیە جگەرەش بکێشن کە من بەخۆش. هاوڕێکانت؟ بەڵێ. بەخۆشتەوە؟ بەخۆشمەوە. چێ کێشیت؟ جگەرا کێشم، پۆ دەکێشم، زۆر زۆر ئاستاییە. دوانسیانێکی وا دایمە لە گیرفانمە. ئاستان ماڵە ناشزانن چییە. چەند ساڵە ئەماکەی؟ 2 ساڵە. 2 ساڵە. ماڵۆش نازانن؟ نەخێر ئاسڵەن هەر نە بۆنیش مەکەن نە یەن بەلامەوە بڵێن لە کوێ بوویت چیەکەی چی ناکەیت. من هەرڵە جگەرە ناکێشە؟ بەڵێ باوکە جگەرە ناکێشە؟ نەخێر ئاسڵەن عایلێکی زۆر دینداریشن، بەڵام من زۆر تااقەتی ئەوم نییە لەگەڵیانەوا بم. تۆزێک مێشک وشکن ئەوان بەڕای من، چکە کچ زۆر ئەگرن بۆ هەنێشت کە کچ لانێ حەسکە ئازاد بێ، کچ لانێ حەسکە شتێک هەیە لە ناخیا بێوێ دەری ببڕێت. بەڵام باشە کچی خۆم تۆ لە سەرتاوت عایلێ ئێمە عایلێکی ئۆپن مایندن کراون. هاوڕێکانم زۆر هاوڕێکانت یعنی خۆتان نە عایلەکەم وانین تا ڕادێک ئەوەنە مەشغوڵن، ئەوەنە یعنی لانێشە مەشغوڵیش نەبن. من بە بیانی ئەوەی کاچم ماڵی هاوڕێکم کە ئەچم کارێکی گرنگم هەیە بۆ داوام ئەچم بۆ لایەن بەدزی ئەوانەوە من بڕۆم بە هەر شوێنێک کە بمەوێ. زیاتریش دەگەڵ دایکت یا باوکت قسەتان کردووە پێکە و گفتوگۆت یا چوونەتە دەرەوە پێکەوە؟ ڕاستیەکەی تا تەمەنی مناڵیم زۆر ئەچوینە دەرانێ، بەڵامی تر باوکم هەنێ ئیشی بۆ ئەبوو زیاتر ئەچوێ دەرەوەی وڵات. ئیترها لە باوکم دوور کەوتمەوە تۆزێک. بەس دوایی دایکیشم خەریکی ماڵی باوکی ئەبوو، خەریکی کارەکەی ئەبوو، کارەکەی زۆر زۆر مەشغوڵە بێت. ئیتر منیش بەڕای من وتم بە دایکت خەفەریاتی هەیە وایە؟ دەوام ینی خەفەریاتەکەی زۆرە، شەوان زۆرە مێنێتەوە؟ جاری باش شەو هەر نایەتەوە بە ماڵەوە بە 2 شەو. کێ خواردنتان بۆ کە کێ؟ من خۆم یکەم زیاتر لە دەرەوەم، ئیتر کەسی تر نییە تا بڵێم گرنگی پێ بدرێت لە ماڵەکەی، هەر من و دایکم و باوکمین. ئەی لە خوێندنەکە تا چۆنی؟ لە خوێندنما باشم، بەڵام هەنێ جاریش تەمەڵم و تااقەتی سایم نییە و زیاتر گرنگیان بە هاوڕێکان و بەخۆشی خۆم. چی ترەکەی؟ باسی ژیانی ڕۆژانی خۆتم بۆ بکە. کتێبە خوێنمەوە، بەڵام ئەچمە دەرەوە، حەزم بە دەرەوەیە، تێکەڵی هاوڕێکانمە بم قساکەین،
بەشداری ئاهەنگەکانەکەین شەوانی وا هەیە ئاهەنگی لەدایک بوونی هاوڕەکانمان هەیە ئەچین بۆ ماڵی یەکتریش تەنانەت کە ئەم قسەیەژەکەم مەبەسمە کە کچ و کوڕیشتێک هەڵاوین هاوڕەکانت هەر کچ نین کوڕیش نانانە هەرکچ نین بەعکسە زیاتر من هاوڕێی کوڕم زیاترە تا ڕادێکسی قەم بە کچ نییە ئەوەی کوڕ باش بۆ من کچ باش نە بە ڕاستەکەی تمانەت بە هاوڕێی کچ نییە لە چێوە لێ کردو کە ئەم ئەڵی وان لێ کردم کەسی قەم پێیان نەمێنێ نەکرد بڵێم کچیش بۆ کوڕەکانی جوابوون بەڵام ئەوەی بزانم کوڕەکان زیاتر گویان بۆ گرتووم کوڕەکان ناو خەمم بوون زیاتر لە خێزانەکەم هاوڕێکانم زیاتر لە خێزانەکەم